بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی دەگەمەوە خزمەتتان، بەڵام دڵتەنگم بەوەی کە ڕۆژانە خەڵک لە هەرێمی کوردستان قەیران بە قەیران شوازی لێ دەکا. بەداخەوە یعنی بابەتی هەژماری منە، بابەتی تەوتینە، بابەتی بە بانکیکردنە، بابەتی موچەیە، ئەو بابەتە بەڕاستی درێژەی کێشا و وەکو دەڵێ لە تام سوە دەرێ. ینی تا کار بگاتە ئەوەی ینی بە مامۆستایان بڵێن ئەگەر ئێوە بەشدار نەبن لە هەژماری من موچەتان پێ نادرێ. یعنی زۆر سەیرە بۆ دەبێ مامۆستا بەو شێوەیە مامەڵەیان لەگەڵ بکرێت، بۆ دەبێت فەرمانبەرانی هەرێم بەو شێوەیە مامەڵەیان لەگەڵ بکرێت. یعنی تۆ لە مقابلی دەوامێک پارەی پێدەدەی، بۆچی ئەو دەردەی پێ دەکەی؟ بۆچی ئاوا بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ دەکەی؟ بۆچی ئەوەندە بە سووک سەیری فەرمانبەر بکرێت؟ تا ئیشتان بە مامۆستا بوو، مامۆستا هەموو شتێک بوو، بەڵام کە ئیشتان پێی نەما ئیدی بەڵێ کاگی سوف لە هەولێر. مرحبا بە قوربان کاگی سوف. نازانم یعنی بۆچی فشار بخێتە سەر خەڵک بۆی ئیلا دەبێ بەشدار بێ لە هەژماری من، بۆ بە شێوەیەک پێیان نەڵێن، بۆ بە شێوەیەک بە تەوعیە و بە یعنی زین چۆنە بۆ ئەسڵەن خەڵک متمانەی نییە بۆ بابەتە. دەڕێژم ئێستاوە خەڵک بەچی ناو ئامێرەکان دەچن بەسەر لای ئامێرەکان پارەی تێدانە، ئەو هەموو بارگیان لەسەر خەڵک دوش دەکەن، هەلە بەوەی مقابلەی خۆیانە، لە بەوەی دوو کەس خۆی فەرض کردی لە زۆنی زەر یەک زۆنی سەود ئەوانە دیموکراسی پاشە قسەیەکی لە کوردستان مەسەلەک ئەوەیە. بۆ دیموکراسی هەبووە تا پاشە قسە بکە؟ لا ئەجا پاشە قسەیەکی عێراقی بەفەرمووی تا ئەنجومەنی پارێزەکان دەر هەبووە ئەو سەرگەردانی لە هەولێر دەبوونە، لە سلێمانی دەبوونە، لە دۆک دەبوو. ئێستا بە قەناعەتی من ئەنجومەنی پارێزەکان کارە بکرێتەوە بەوەی کە لە ئەنجومەنی پەرلەمانی کوردستان کار دەبژێتێن هەر پارێزگایەک وەزیفەی ئەنجومەنی پارێزگاکانیشیان پێ بچێن، ئەو دادگای لە دادگای فیدرالیش کار بکرێتن، هەتا ئەنجومەنی پارێزگاکان دامەزێنەوە. ئەو سەرگەردانی ئەو پاشەگەردانیە نەمێنێتن لە شارەکان، لە زۆن نەوەعەقوو، لە زۆن سەود نەوەعەقوو، لە سلێمانی نەوەعەقوو، لە هەولێر نەوەعەقوو، لە زۆر نەوەعەقوو. دەستەکانت خۆش کاگی سوف، زۆر سپاس بە قوربان، زۆر سپاس. وەڵا یعنی بۆ نمونە هێزانینەکان ئەوە نازانم مانی بۆ 3 مانگ نزیکی 3 مانگە زیاد لە 3 مانگە تا ئێستا موچیان وەرنەگرتووە. هەر ڕۆژە و خەبەرێکە، هەر ڕۆژێ و باسێکە، هەر ڕۆژێ و قسەیەک و لێدوانێک و یعنی تەسریحێکە. یعنی کەس نازانێ یعنی بە حەقەت ئەمە یاریە یاخود حەقیقەتە چییە؟ ئەمە بۆ وا دەکەن لەم خەڵکە لەبەر چی؟ یعنی هێزی ئەمنی خۆ هێزی خۆتانە، خۆتان دەپارێزێ، بڕواب کە ئەو هێزانە خۆتان دەپارێزن، لەبەر ئەوەی ئەگەر ئێوە ڕەحم بۆ هێزانە نەکەن کە خۆتان دەپارێزن، چاوەڕوانی چی دەکەن کە دوژمنانی کورد ڕەحم بە میلەتە بکەن؟ بابەتی ئەنی فشار خستنە سەر مامۆستایان، فشار خستنە سەر هەر فەرمانبەرێک بۆ ئەوەی کە دەبێ ئیلا بەشدار بن لە هەژماری من، باشە بۆ بازنەیەکی تەسک دادنێن بۆ ئەو بابەتە، بۆ ینی چەند بانکێک دادنێن بۆ ئەو بابەتە، با بانکێکی زۆری حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو بانکانەی کە لە حکوومەتی عراقی و لە عراقا معتەبەرن و معتەریفن و هەروەها ئاعترافیان پێکراوە، با ئەوانە بێن ینی با هەژماری منیش بمێنێ و با ئەویش بمێنێ. بەڵام ئەوەی کە پرسیارە لێرە ئەوەیە بۆچی خەڵک ئەوەندە ترسی هەیە لەو بابەتە؟ ئەگەر سیقە و متمانەیەک هەبێ لە نێوان خەڵک و حکوومەت هەبێ، ینی بەڕاستی خەڵک ینی ئەوەندە ناترسێ. بەڵام خەڵک ڕابردوویەکی تاڵی هەیە لەگەڵ بابەتی بانکی و پارەداکردن و پارەدانان لە بانکەکان و هەروەها ئەو سیقە و متمانەیە بزر بۆ ون بۆ نەماوە لە نێوان حکوومەت و خەڵک، تاوەکو خەڵک بە ئاسانی بچێتە ژێرباری ئەو بابەتە و هەروەها بەشدار بێ لە هەژماری من. لە حەقەتە خەڵک دەترسێ، دەبێ حکوومەت شتێک بکا کە ئەو خەڵکە ترسی ئەوەی نەمێنێ، دەبێ خەڵک ئەو حکوومەت ئەو نیازپاچەی خۆی پیشان بدا بە مەرجەی
کە خەڵک ئەو ترسەی نەمێنێت تا هەر بەڕێزی چیش باسی کە دەچێت لە ئەوەیەتی ئێمانەی کە دایان ناوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر ئێمە قسە دەکەین ئێستا یعنی کابرا دەچێت بۆی کە موچەکەی ڕوبگرێ یا ئیش ناکە یا پارەی تێدا نەما کاک حەمە ڕەشید لە ژاراوە کاکە حەزی وەرت باش ئێوارە باش کاک حەمە ڕەشید جیان باشی حواڵ باشە ڕێزم بۆ جەناب و کەناڵ سپاس بۆ بەڕێزت کاک حەمە ڕەشید گیان بەڵێ جان لە خزمەتدام چی ئەو بێمتمانەیەی دروست کردووە لە نێوان خەڵک و حکوومەتە بە تایبەتی خەڵک متمانەی بە حکوومەت نییە بۆی کە بەشدار بێ لە هەژماری من مەگەر بە زۆر نەبێ بۆچی لەبەر چی وای لێ هاتووە گاگەگلێم لێ دەکەی ئێستا وەزعەکەی چاک دەخەمە و ناوی کەس نانم بەڵام چی لە گۆڕێ دەیڵێم ناومە هێنا بەڵام شەر بێ ناو ناوێنم چکەکە ناو بێنم دەبێت لە پێشە ناوی خۆم بێنم بەڕێزی ڕێزمەیە ئەمانە لافی میرایەتی لێ دەدەن بە کوردی کوردستانی بەی خۆیان دەزانن کەس بە خاوەنی نازانن لە خۆیان نەبێ ئەوە بە کەشف و ئاشکراش دەسەڵاتێکی حەزما لە پشتیانە و ئیقلیمیش لە پشتیانە بڕین و نەڵێن پێم سەیە لافی هەڵبژارنی لێ دەدەن ماگی دەواو ئەوواو میلەتی بانک دەکەن وەرن دەیان مەدەنێ بە شتێکی غەریبی دەزانن میلەت فەقیرە میلەت بۆ سەدامیش هەڵدەپەڕی تۆ ئەگە لە یادت دویان قسەیان بۆ کردووی وەڵا بە شەرەفم سارەی تەپاندبوو بەرامبەر سەدامی هەڵدەپەڕی لەم تۆپزاوای خوارد هەولێرە ئەمانە خۆیان بە خاوەنی ئەم کوردستانەی دەزانن حتا ئاویان لە بەربێڵەوە بڕوە ڕازی نابن کەس بەرامبەریان بڵێ دەمارم هەیە بەڵام ئێستا حەقمەیە شتێکی دیش بڵێم بیڵێم بڵێ بۆ نایڵێ لێڵم بەخۆی کۆرە بیڵێ شتێ لە دڵی خۆت مێڵەوە ئەگە قسە بە منیش بڵێ بە ئێمەش بڵێ قەیناکە زعلاتە جێگەی ڕێزی و سەرۆشت هەر جێگەی ڕێز هەموویان بەس حەقت دەسە دەما بیڵێم بڵێ ئەخر پێم ناوێت وە پۆزیسیۆن ناوێکی گەورە لە خۆ ناوە بە حیلمانی و ئیسلامیەوە بۆ لە تانتوانی بەرەیەکی دروستکەن ئێستا لە بەردەم ئەو دەسەڵاتە بێویزانەی بەرهەڵۆسکار بن میلەتەکەی وە خۆتاکە بەچە پرسیارێکی جوانە بەچە چاوەڕێکی بانگی میلەتی دەکەن وەرن دەنگمان دەنێ پرسیارێکی جوانە بەڵام بۆ نەڵێن با میلەت ئەو جارە تاقییان کاتەوە با ئەوان هەڵبژێرێ بەوەی کە دەنجیان زوڵاڵ بێ ئەگەر ئێستا لە حیزبەکەی خۆم دەربکرێم ئەگەر میلەت تاقییان کاتەوە میلەت لەوان کەمترە لۆ تۆ ڕەممەکە تۆ خوا تۆ شەڕی بە میلەتی دەکەی دەبێ سەرکردەی حیزب و پێشێرەکە شەڕ بە میلەتێکی مەزۆڵمی ماوێران بکەن ئاگام لێ بەشی عسکەری سێ مانگە مەعاشیان نەداونێ چی قیادەکانی عسکەرین لە بنەوە یارمەتیان دەدەن پێش کوژنی پێش مەرگەش دەگریە دەڵێ پارەی مەساسم پێ نییە بیکڕم کرد ڕەزان لێ دەکەم کاکە عازی با هێندێ قسە دەی باشە بۆ پارەیە نادەن بە بەهێزی ئەمنی خۆ هێزی خۆیان و خۆیان دەپارێزێ زیاتر کارەکەی ئیشیان پێ نییە تێگەیشتی ئەوەختی خۆشی ئیشیان پێیان نەبووە سووریا لە مەشێدەنێ ناڵێت عاسمان ئەوالێ کردووە ئەمانێتە پێش وەرگەنی کردو ئەمریکا بۆی کردن شوێنەکەی تاخت کردووە هەچوونی وەڕایەساون بۆ من چەمە من ڕەم بێت لە پێشمەرگایەتێش وەڕەز ببوون لە هەموو شتێکی وەڕەز ببوون کاچی بەڕێزم ڕەمی خەڵک شتی بزانیت کاتەکەم ڕجاو لێ دەکەم میلەتێکی مەزمومی ماڵوێران هاواری چی تێدەبەستی تۆ خیادەی معارەزەی هەر یەکە و لافی ئەو لاولای دەیەداوێکی بیزنە حەساران لە دەی چراوەسا بۆ نابنە قدوە لە پێش ئەو میلەتە مەزموم ماڵوێرانەی تاک هەجێ داوایان لێ بکەین هیدەبا بژێن چی تێدایە تۆ بکەدەوەی هەڵقڵاوی میلەتم هاواری میلەتی دەکەی کە میلەت نەبێ منە تۆ چین والله هیچ دەسەڵاتێک بەبێ میلەت هیچ نییە ئەخر میلەت لەگەڵ نەبێ دەبێت چەوی ئەجا هاوار لە میلەتی نەگەڵێم میلەت لەبێ ساڵ لینگە فرتەیەکی ئەی خابرە ناو لێرەوە لە تیما دەخن چێ هاوار لێ شاسواری دەبەسن مەبلوتی شاسوار مەڕی ئەو دەدا ئاوی بۆ هێنایە داکەڕام بیحن بۆ خاتری پێغەمبەری نە شاسوار بێ و نە منیش و نە تۆش دەستەکانت خۆش بکار حەمە ڕەشیدجان ڕێزمان هەیە بۆ تۆ بۆ ئەهلی ژاراوە تەواوی بەری پشدەر و مەرگە هەموو دەبەری ڕاپەڕین بە کاملی دەستەکانت خۆش واللهی ینی چەندی سەیری ئەم بابەتی موچەیە دەکەی لە یاریەکی
زۆر قێزەون دەچێت بەڕاستی لە یاریەکی زۆر قێزەون دەچێت یعنی تۆوەرە ئەوە 3 مانگە موچەی هێزی ئەمنی نەدەی ئەمڕۆ حەفدەی مانجی حوتە تا ئێستاکە هەندێک مانجی 6یان وەرنەگرتووە کاک پۆڵە سڵاوی خوارد لێ بێم کاتت باش سڵاوی خوا لە بەڕێزت لە بینەرەکان لە کاربەندەکان چاوی کاک حەمەڕەشید ماز دەکەم بەشێکی قسەکانی لە سەپاسەد تەواوە و پێویستی بە زیادکردنێکی کەمە هەمووی تەواوە قسەکان کاک پۆڵە بەڵێ لەکوێوە قسە بکەین لەکوێوە باسی بکەین لە مەسەلەی موچە و هەژماری من لە بێئاوی بێ کارەبایی لەو هەموو خەفەت و دەردەی کە ئەو ڕۆژانە خەڵک دەیبینی ینی چی کاک ئەنوەر پێناسەی هەر شتێک بکەی دەبی پێناسەی ڕاستەقینەی بکەی و بەراوردی بکەی بە دۆخەکەی ئێستای لە هەر شتێک بی ئایا ئۆتۆمبیلێک پێناسە دەکەی ئایا دەڕوا مەچینەکەی تەواوە تایەکانی تاو دەڕوایان نا ئێستا پرۆسەی کوردستان پرۆسەکە ڕاستە ڕێیانە نەخێ تۆ سەیری پێناسەکەی کە کێشەکەمان چێ سەبەبە لە بیرمان دەست کاک پۆڵە چێ سەبەبە ئەوەی ئێستا هەیە ئەوەی ئێستا هەیە خەڵتەیە دواکەوتوی هەمومان نازانم ڕێزم هەیە یعنی ئەم بادڵگران نەبن دۆست ئەو کەسەیە بتانگرێنی ئۆپۆزیسیۆن دوژمن ئەو کەسەیە بە پێکەنیتانی هۆکاری چێ ناوێرن یەک بگرن ئایا لە ئۆردوغان دەترسێن لە ئێران دەترسێن لە عەبادی و سوودانی دەترسێن بەدڵنیایەوە وایە ئەگەر هەمووتان یەک ڕێزگەتان دەوێ ڕاستە ڕێبوونی پرۆسەی سیاسی و بەختەوەری و خۆشگوزارانی ملەتان دەوێت هەر یەکێ لە عقارێک بۆ دەبۆن قسەکە جوانە کاک پۆڵە کاک پۆڵە کاک حەمەڕەشید باسی کرد منیش باز دەکەم بۆ دەبێ یەک نەگرین ئێمە بەڵام با پرسیارێکی تر بکەین بۆ دەبێ دەسەڵاتێکی 32 ساڵەی هەرێمی کوردستان زیاد لە 32 ساڵ پارەیەکی زۆر لەم هەرێمە باشە زۆربەی زۆری ئەو خەڵکەش دەنگ دەدا بەو دوو حیزبە ئێستاوە چەند ساڵێکە کە هەڵبژاردنەکان دەری دەخا کە خەڵکێکی زۆر تووڕەیە باشە ئەمانە بۆ وا دەکەن خۆ ئەوانە چەکیان بەدەستە پارەیان بەدەستە بۆ خزمەت ناکەن ناخیان هەونینە ئەو چیرۆکە کرد بۆ بجێڕمەوە ڕاستەقینەیە ئەوە لەوانەیە پێسەری بەس ڕاستەقینەیە یەک لە کوڕەخاڵەکانم هەندێک کرێکاری هێنابوو بۆ سەر ئیشەکەی کاگەنوەر ئەوە ڕاستیە هەندێکیان گەنج بوو یەکیان پیر بوو گەنجەکان هەر هاوڕێ پیرەکە بوون لە نێوان خۆیان گاڵتەیان لەگەڵ دەکرد و دەیان بۆ ئەو تەمەنەکەت ڕۆی ژنت نەینا ژنت نەینا ڕەخاڵەکەم گوتی پێم گوت بەڕاستی کە تۆ ژنت نەیا کێشەت هەیە چ کێشەت هەیە گوتی بەخوا کێشەم نییە بەس دەیان جار ژنیان بۆ دیتیتمەوە کە چوومە ئەژنۆم لەرزیوە ئەژنۆ ڕاست کەوتمە لە ماڵێ ئەوانەت ئەوانە ئەژنۆیان لەرزیە کاکە ئەژنۆیان لەرزیە بەرامبەر دوژمن ئەژنۆیان لەرزیە ئەو پیاوە نین ئەو پیاوە نین تۆ سەیریکە ڕۆژ سوکایەتی بۆ میلەتە نەکرێت کاکە بۆ دەیکەن خۆشحاڵن خۆشحاڵ ئەو میلەتە بوو کاک پۆڵە خۆ ئەو میلەتە بوو کە لە شاخ بوون خزمەتی دەکردن کە ڕاپەڕین بوو لە پێشمەرگە بوو کە کۆڕە بوو لە پێش خەڵک بوو کە هەڵبژاردنە هەر لە پێشی خەڵک هەر لە پێشی دەسەڵاتداران و ینی لە هەموو شتێک ئەو خەڵکە لە پێشەوەی و قوربانی داوە بۆ دەبێت لە پاداشتی ئەوەی کە ئەم هەموو قوربانی داوە ئەو دەردەی پێکەن ئێستا نەبوون کاک ئەنوەر ئەو کوڕە نەبوون خنکاو ئەوەی خنکاو لە بۆ چلە پوش ناکبا چلە پوش بەڵێ کەسێک کە بێ بخنچێت دەست بۆ چلە پوشێک وەیانزانی بچووک نین ئێمە هەموو میلەتی کوردومانزانی ئەوانە خانەدانن ڕەسەنن ڕازگۆن چ سوکایەتی تۆ وەرە لە هەموو نێژوو دنیا بخوێنەوە دوژمنت سەفر بی بە خۆ دروستیکەی کاک ئەنوەر دوژمنت سەفر بی بە خۆ دروستیکەی خاکتی پێ بدەیت ببێ دایکی باسی و ئەنفان شتیوان نەبوو کاکە تۆ دەبی باوکی من لە 2003 کە سەدام ڕووخا ینی باوەڕ کە عراق هەر هیچ وجودی نەبوو کورد دروستی کردەوە دروستیان کردەوە ئەوانە بچووک چێشەی کورد بچووک دەکەنەوە کاک ئەنوەر لە بەرژەوەندی واندانیە باوەڕ بێت چێشەی کورد گەورەبی کورد بکە دەوڵەت ئەوانە چێ ناویان دەینی کاکە شێخ سمەر و شێخ عەواد و شێخ غانم و ئەبوو داسم و دەوریان لێ نادا کە بۆ دەوڵەت گەورە دەبێت ئەوانە بچووک دەبنەوە بەڵام کە کوردیان بچووک کردەوە چ دەمینێ بازنەکە بچووک دەبێت کاک ئەنوەر بازنەکە بچووک دەبێت ئەوەیە تاکەی
دەبی بەدیل بدرێتەوە ئێمە بۆک لە ئەوە دەکەین بەدیل ئۆپۆزیسیۆن دەبێ خۆی لە یەک لا کاتەوە ئەگەر بەڕاستی ئێوە دڵسۆزن هەمووتان یەک ڕێچکە بگرن باکتان نەبی بە ئۆردوغان بە ئێران بە عەبادی سودانی بڵێن ئێمەوە چێتی پاتە ناکەین دێین دەستی میلەتەکەمان دەگەری هەمومان هاوبەش دەبین لە بەرنامەکەن کاکە خۆ دنیا خرا نابێ تەکی تێدایە ئیسلامی تێدایە ئەلمانی تێدایە ڕازڕەوی تێدایە ئەوانە بەرنامەیە چ هاوبەش دەڕێژن ئەگەر بێت و دۆخەکە توانیان لە سەفە هەفتای میلەتەکەکە نهاتۆتە دەنگدان ئەگەر ئەو کوڕەبوون سەفە هەفتای میلەتەکەیان هینا سەر سندوقی هەڵبژاردن دەک خوا پیرۆزیاندی دەیدەنە ئیسلامی دەیدەنە تەف دەیدەنە ئەلمانی نیم ئێمە دەبین هەڵناوە باشە پرسیارێک دێتە پێش بەڵێ فەرموو بۆ ئۆپۆزیسیۆن نابتەیەک ئەو خۆزگە بەڕێزت لا ئێمە بەندەین ئێمە زای چۆنە کاکۆڵە قەی ناکە لەوانێ من قەناعەتێکم هەبێ لەوانێ من قەناعەتێکم هەبێ لەوانێ زەنابەت قەناعەت یعنی تۆ کۆی کە کەسێکی ئەنی ئەبا ئاگای لە هەندێک لەوە بابەتانێک کە ڕۆژانە ڕوو دەدەن یعنی بۆچی نابنەیەک ئاها هۆکاری پێرە چی هەیە و کاری ناوەچی ڕەنگە فشاری دوژمنان کە گوتیتیان ئێوە لەسەر ئەو ڕێگایە بڕۆن پشتیوانیتان دەکەین لەگە میلەتەکەتان هەوڵدەن پەرتەوازیان کرد و ڕەخلێشێتی و پارتیش بگرن وا خۆتان نیشان دەوێت بەڵام خوا بە بەرنامەی خوا دەیەوێت پێمان دەڵێ دژی ستەم بن دیارە ستەم نییە ئەگەر ستەم بن واعتصموا بحبل الله جميعا ئێوە تەطبیق ناکەن کاکە ئیسلامیەکان ئێوە سەفەکان ئێوە ملەتی کوردتان چلێ کرد لە سلۆکان و پەنجاکان ئێمە نەبووبووین هەمووتان کردە چەپ دوای بەرهەمتان نەبووی دەوەرنەوە یەک بگرێن ئێداوانی تر یەک بگرێن بە عەبادی بە ئێران بە سووران بە ئۆردوغان بڵێن ئێمە ڕاستگوێن لەگە میلەتەکەمان یەک بازنە یەک بەرە یان میلەت یان ئێمەش نین کەواتە دەبوێت ناو میلەت من حەزم بۆ نییە کاکە ئەنوەر ببوورە دەزانی ئێستا من تۆمارم کردیە کاکە ئەنوەری بەڕێز ئۆپۆزیسیۆن لە بەغدادیان داوا کردیە هەندێکیان داوای چەند تانکەرە نەفتێت هەندێکیان داوای چەند کارتۆنێک هەبوو دەرمان هەندێکی تریشیان داوای کارکردنەوەی نەخۆشخانە ببوورە باجیان لێبی پاسکری مەحەوەقیان داوا کردیە دەوەرە قوڕ بەپێوە بۆ میلەتەکەت پێنێدەری میلەتەک بی پاسکری مەحەوەق داوا باشە بۆ بەدیوە چکە تەمەشای بابەتەکە نەکەین بڵێ بۆ ناڵێ دوو هێزی سەرەکی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی کە زۆرترین ئەندامیان هەیە لە بەغدا وەکو پەرلەمانتار وەکو نازانم سەرۆک وەکو وەزیر خزمەت بکەم باشە ئەضعف الئیمان کە ئەندام پەرلەمانێک ئەگەر بە نمونە بابێنم کاکە بەم ناقەمەسە خەڵک یعنی یەکی وەکو سۆران عومەر کە بتوانێت بە تەنها نەفەرێکی ئەندام پەرلەمانێک بتوانێت چەندین عەرەبانەی معەوەق بۆ معەوەق بێنێ کە لێرە لەو هەرێمی کوردستانن بۆیان ناکڕن يعني أول شيء خرافة نوێنەری ملەتێک ئەخەلیشەکەی بچووکە كاك بولا ئەوە خێر دفاعنا بەڵام ڕۆژانە وەکو ئەوەی کە بە سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق بێ تەنها ئەو دەبینین لە شاشەکان لەسەر جینۆسایدە لەسەر زیندانانی سیاسیە لەسەر کەم ئەندامە لەسەر نازانم يعني با توجه بوجدان بين يعني او دريغي نكردوا او صفر بس اما بيسمان بجمارك ل 50 درسين كاغنوات لا هاتي تيدغي براد ما بسنتيا اما جماريه كدوما بيسني صف دبي ل 50 بس خوزك سوران داوای کۆبوونەوەی پەرلەمانی عێراقی دەکرد بە ڕاشکاوانە بە کوردانە دەزانی پەرلەمانی عێراق ببوورە بیگوتبایە ئێوە ئەو دوو ڕوویە بەحشی قەلەشێکەی جەندرمەی تورکە ڕۆژانە هەڵدەکوتنە سەر کورد لە چ دەستوورەکەی بەس بۆی بگوتبایە من دەبوومە حیمایە باشە یەک دقە کاکۆڵە وەرە هەولێر داوای پاسکری خێرخواست باش شتەکان لە شوێنی خۆیان دابنین با خەڵک تێبگە کاکە لە 83ەوە دوای دروستبوونی چەکداری پەکەکە لە کوردستانی باکوور و باشوور لە 83 حکوومەتی ئەوسای تورکیا باشە ئیتیفاقی لەگەڵ حکوومەتی عێراقی ئێستا کردووە کە سنوورەکان دێ و داخلیش دەبێت تا 5 کیلۆمەتر ئەو کات بەڵام ئەو ئیتیفاقی ئێستاش ماوە بە درێژایی 200 کیلۆمەتر و بە عمقی 5 تا 40 کیلۆمەتر و بە 80 بارەگا و بە نازانم 5,000 سەرباز ئەوە شتێکی ئەوە نییە لە توانای پەرلەمانتارێک بێ پەرلەمانیش بەیەک دەنگ کۆ نابێتەوە
و حکومەتی عراقیش ئاگادارە و ئەمریکاش داوای کردووە کە عێراق و هەرێمی کوردستان هاوکاری تورکیا بن. دەستەکانت خۆش ئەوە بابەتێکە بەسەکەیە کاگەنوات دەبا بڵێن عێراق مێشکمان مەبە نە سیادەتان هەیە نە پسکۆتان هەیە نە کەرامەتان هەیە سیادەی عێراق ئەوەن دەماندەوێت تۆ وەرە لەو عێراقا کاک پۆڵا جێبدێ لەو عێراقە بێ سیادەیە لەو عێراقە بێ خاوەنە و زۆر خاوەنەی ئەوجا هێشتا ئەوان دێن تحقیق لەگەڵ ئێمە دەکەن ئەوان دێن محاسبەی ئێمە دەکەن و ئەوان دێن وردبینی لە وەزارەت و لە شوێنەکانی ئێمە دەکەن و ئەوان دێن هێواش بەڕەکە لە بن پێی کورد دەردەینن. ئایا ئەو عێراقا ئەگەر لۆ خەڵکێک بێدەسەڵات بێ بەڵام بۆ ئێمە بەدەسەڵاتە؟ جوانە ئەو هەڵوێستە پێویستە ئێمە سفرین نەخێر ئێمە سفر نین. ئەوانە ئەمریکا هێنانیەوە لە ئێران کەوتبوون ئەو حزبانەی شیعەکان دەخۆت دەزانی ئەمریکا خوا خێری بنووسی نازانم هێنانیەوە کردیانە سەر حکوم ئێوەچی نە شۆڕژێر بوون نە شێڕوجێر بوون لە ئێران کەوتبوون خێرە لەسەر کورد بوویتنە پاڵەوان خێرە نوێنەرماندی لێتان دەپاڕێتەوە دوو کارتۆن حەبی دەرمانی ئەکسپایرمان بدەنێ خێرە دەڵێن چەند تانکەرێک نەوتمان بەزستانان لۆ بنێرن خێرە دەڵێن پاسکلی مەعوەق ملت بۆتە مەعوەق شۆڕەسواری دەوێت شۆڕەسوار عێراقیەکان چێ ئەوانی هێناوە کاک پۆڵا بەڵێ چێ ئەوانی هێناوە لەسەر پشتی دەبابە و لە عێراق داینان و کردنی بە حاکم ئێستاش ئەوان پشتیوانیان دەکەن بۆ دژایەتی کورد ئاگات دەبێت بەڵام کورد بە خۆمان هیچ نییە بڵێ داخەوە بەزوانترین شێوە کۆتاییتینا هەر سەرکەوتوبی برای سەرچاوم ینی بەڕاستی بابەتێک ئەو بابەتەی کە زۆر ئێستا قسەی لەسەر دەکرێت ئەوەیە بێمتمانەیی نێوان خەڵک بە یاخود بێمتمانەی خەڵک بە دەسەڵاتی هەرێمی کوردستان. ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان دەیتوانی وا بکە کە خەڵک باشتری متمانەی پێ هەبێ کە بڵێ ئەو شتە دەکەیت دەڵێ بە چاوان لە خزمەتین ئێمەش ئامادەین. بەڵام ئەم دەسەڵاتە لە دروستبوونی و تاوەکو ئێستا کە دەیان و سەدان مووقفی ینی قسەی ناڕاست و هەڵوێستی نادروست و هەروەها شت لێی ڕووداوە بەڕاستی بوویتە مایە ئەوەی کە خەڵکی دی متمانەی نماوە. کارەسات لەوەیە کە ئێمە متمانێک بە دەسەڵاتێک نەماوە دەسەڵاتەکەش بەردەوامە و کەسیش نییە بڵێ کاکە بۆ نمونە ئەرێ با حەلێک دابنین با شتێک بدۆزینەوە چارەسەرێکی لە ئەو بابەتە بکەین. لە کاتێک کە تۆ چوار دەورەت هەبوو دوژمنتە خۆشت دوژمنی خۆتی خۆت ناتەوێ خێر و خۆشی بۆ گەلەکەت و بۆ میلەتەکەت و بۆ ئەو خەڵکەی کە لە ژێردەستە و بە هەموو جۆرێک ئەو خەڵکە لەگەڵتا یعنی بۆ یاریکردن بە عەقڵی خەڵک یاریکردن بە قوتی خەڵک یاریکردن بە خەبات و ماندووبوونی ئەو خەڵکە ئێستا هەرێمی کوردستان بەداخەوە وای لێ هاتووە خەڵکێکی بە ژمارە کەم و چۆن دەڵێ خۆشترین ژیان دەژی و زۆرترین و هەرە زۆری خەڵکی کوردستانیش ئێستاکە لە ژیانێکی ناخۆش دەژی. بۆیە بە حەقەت یعنی دەبینین ڕۆژ بە ڕۆژ دەبوایە ئێمە بەرەو پێش بڕۆین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی تەنانەت بەداخەوە ئێستا لە کۆمەڵایەتیشەوە ئێمە لە پاشەکشەداین ئەو ڕەوابەتە خزمایەتی و دۆستایەتی و یەکتر خۆشویستنەی کە هەبوو بەداخەوە وەکو جاران نەماوە لە ڕووی ئابووریەوە ئەوە دیارە کە ئابووریمان چۆنە یعنی بە حەقەت یعنی ئەوەندەی کە دیقەت دەدەی یعنی دەبوایە ئێستا بە ماوەی ئەوەندە ساڵە ئەو 30 ساڵە زیاتر ئێستا ئێمە مەرحەلەیەکی باشمان ببڕیبایە لە هەموو ڕوێکەوە. بەڵام دەبینین ئێستا کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە دەڕۆین و یعنی کەسێک نییە لەو دەسەڵاتدارانە بیر بکاتەوە بڵێ ئەرێ زەحمەت نەبێ ئێمە لەکوێ بووین ئێستا لەکوێین ئێمە کاتێک کە هیچمان نەبوو یەکگرتوو بووین یەکترمان خۆش دەویست هەموو بەیەکەوە ڕاپەڕین هەموو بەیەکەوە چونە یەکەم هەڵبژاردن هەموو بەیەکەوە کۆڕەومان کرد هەموو بەیەکەوە ڕوبەڕووی دژمن بووینەوە. بەڵام بۆچی ئێستاکە یعنی دەسەڵاتداران تەنها و تەنها خەمی خۆیانە خەمی دەوروبەری خۆیانە خەمی کۆمپانیەکانی خۆیانە. کاک هاوڕێ حەچیم لە زەردەلیکا و سڵاوی خوارد دەبێ سڵاوی خوا لە خۆت و لە دام و دەستگاکانتان لە ڕازگۆییتان لەوەی کە خەڵک لێ ڕازیە یعنی ئەبێ ئێوە ڕازگۆ بن لەبەر ئێوە پامێکتان هەرگدە پایانی وەڵای کاک حەچیم کاک هاوڕێ ئەگەر ڕازگۆ نەبین
ناشرین دەبین آخر ئەگەر ڕاستگۆ نەبین وەکەی بەغاجێکی ئایتا ئامتمانەمان پێ ناکات بە هیچ شتێک خۆیشی تێ ئەینووسێ باوەڕ پێ ناکە ئەمە بۆ ئەوەیە ئەخدی 50 ساڵە پرسی کەسیان نەکرد پەرلەمان و دایان خست یعنی گوێ لە کەس ناگرن ئەم پیاوانە بۆنی نەوت و پارە و کۆمپانیا وای لێکردن گوێ لە کەس ناگرن ناکرێ ئیسە بچێناو هەموو تەفاسیلێکۆ بەس ئایا کاکە حاجی ئەم کوردستانی خۆوانە بەتەمای هیچ نەما دوو پیاو لەم دەوروبەری ئێمە با ناوی کەسنەوەی بۆ شەڕیان سێن بەخوا زەلامی خۆی ئەوبەر شەکەکەی لەبەر ئەوتی باگولەکە بدا لە من لەو پیاوانە نەداهانە ماڵەکەی منە ئایەکانێ ئەم حکومەتەی ئێمە خێرە لە مختاب هجومەکە و کەس دەنگ ناکا و بۆ بەغا ئەڕۆن یعنی چی ئەمە بێدەسڵاتیە ئەمە خۆ خەڵک خۆ شابزانی ساڵی حەتاکان نییە نزانی ئەم مەسەلە چی بۆ لە مختا تورکیا هجومەکاتە سەر ئەم خەڵکە هەژماری من ئەگەر بۆ ئەم میلەتەوێ ئەوە پێداگیری لەکان نەسوێن بەخوا ئەی باشە خەینا مەعاشی 3 مانگ نەدریا بۆ یەک کە ڕێباسی نەکرد بێژێ لەبەر ئەوە نای تەنها لەبەرەوەی حکومەت ئەگەر بەهانی بێژێ ئەو پارەزە مێژێ ئێبراق و پارەیە خۆ بەنایتی ئەمە خۆ یعنی ئاشکرایە کاکە حاجی خەڵک ئەزانێ خەڵک وەڵڵاهی لەوان باشتر ئەزانی لەوان باشتر تێ ئەگێ بەڵام چییە کۆمەڵی خەڵک ناوێ قسە بکە کاکە شۆ شتێکێک نەسەری وای کوژت ئەمە ڕاستی ئەمە حەقیقەت یعنی ئەمە حاشا ئەڵ ناگێ ئەمستان بەڵام ئەم حکومەتەی ئێمە بەتەمای چی و چی بکە یعنی بەتەمای هەر ئاوا وەکەکەی سەدام خەزافی نازانم کێ نەما یعنی ئاوا بیر لەمانە ناکەنەوە هەر بیر ناکەنەوە بێژن ئێمە باشە بۆ گوێ لە میلەتە نەگری گوێ لە ئێمە ناگرێت لە قورئانەکەی ئێوە بگری گوێ لە سەرکردەکان تر بگری ئەم حیزبانە یعنی ڕۆژانە بۆ پەیوەندی ناکەنە ئەم پیاوە بێژن کاک بۆچی واتن لە میلەت یعنی ئەم میلەتە بۆ ئێمە دەستەکان خۆش هاوڕێجان دەستەکان خۆش زۆر سپاس دەکەم برا گەورەکەم دەستەکان خۆش کاکە جان کاک سەمەدجان لە تەکیە کاک سەمەدجان ئەگەر دەنج تەلەڤیزۆنەکەت کسکەی مەمنون دەم السلام عليكم عليكم السلام ورحمة الله دەنج تەلەڤیزۆنەکەت کسکەی سپاس دەکەم چۆنی برا باشی زۆر سپاس بەڕێز و خۆشەویستی بەڵێ کاکە من داوای لێبوردنی شەکەم باسی تەوەرەکەی لە دەربارەی تەوەرەکەی بەڕێزتان نادێم بەڵام گلەی زۆر گەورەم لە بەڕاستی لە حەزب ئیسلامیەکان لە حەدوتان هەیە چی لە کۆمەڵی ئیسلامی چی لە یەکگرتووی ئیسلامی کاکە عەزیزەکەم باشە جاران لە مەکتەب لە مەنهەجە التەربیە الئیسلامیە بوو ئێستا کەرپیانی پەروەردەی ئاینی ئاینزانیشی زیادی کردووە تا بە من چی پێویستە کات مسلمانی کورد مناری مسلمانی کورد دەگەی خەریک بێت ئاینی زەردەستی و ئاینی چی پێڵێن یەزیدی بخوێنێت کاکەجیان بە قوربان لێدەم عەزیزەکەم ئەی باشە ئێوە بۆ ڕێگەی دادگایکردنەوەی ناگرن ئەو قرارە بۆ گەنە هەڵوەشێن لەوانەیە عەزیزەکەم بۆی لێ ناکەن زانی توانە کاک عەبدوسەمەدجان زۆربەی زۆری ئەو خەڵکەی لە هەرێمی کوردستان خۆی بە مسلمان دەزانێیان نا خۆی مسلمان دەزانێ ئەخر کاکە بام قسەکەم بکەم زۆربەی هەر زۆری خەڵکی مسلمان کە ئێستا دەنگ بە یەکێتی و پارتی دەدەن خۆی بە مسلمان دەزانێیان نا باش چی ئەو مەنهەجەی گۆڕیە غێر یەکێتی و پارتی گۆڕیویانە بەبەست یەکشتە دێرە ئەوان گۆڕیانیان نا باشە دەبا دەنگ بە ئیسلامیەکان بدەن ئیسلامیەکان بای ئەوەندەش دەنجیان هەبێ بای ئەوەندەش ئەندامیان هەبێت لە پەرلەمان تاوەکو بتوانن ڕێگری بکەن لە هەموو ئەو یاسا سەقەتانەی کە دەدەچێت كاكا استمرار يا كاكا قطع منها من بس برلماني كردستان برلماني كردستان برلماني أشهد بالله وحتى فاتية شديدة كمال خلق لا أشهد بالله يا رويا الرصد أو شيء هو باب الرول كاكا من أمريكا كل برلماني المحكمة الاتحادية لبغاش كاكا أنقرأ ربوكنا شخصية جوانا معقولة لقلتم كاكا برلماني هرين كردستان قسم بخوا حميمية هل الصابية كان بقربان كجبر الله لا كعب سمجان سعيد سونا قد بتعميم قصانكين وبوش واش قصانكين قلي خومان دكين تابيني خومان دلين سرنجي خومان دلين بلام خوجني بو شوازه بو لهزه كاتجار كمان أول كاتجار رجي بغا بدري لمحكمة الاتحادي شكات كم كبس وشتا بلاكشي عزيزكم من أردت هذا من أردت من تجلس كاك من تيسين بالقرآن كاك تيسين بالدين الإسلامي تجلس تكا كرة من دافي تجلس الشيخ يزيدي وباشر الشيخ بابا الشيخ وأما كاك من تجلس تكا من الظالم يعني الظالم
تاكل من حد دايميته با ئەوەی ئێزدیە منهجی خۆی خاصی هەبێ یاخوا لە بدایەتیەوە تا ئاخری هەر هەمووی باسی خۆیانی دەکرد و مەدحی خۆیانی دەکرد دەستیان خۆش بێ مەسیحیە بە هەمان شێوە هەر کە هەر نەتەوەیەک و هەر ئاینێکە کەیفی خۆیانە بەڵام ناکرێ بێ تۆ پەرتوچێک فەرزکەی بەسەر زۆرینەیەکی مسلمان باسی ئێزدی و باسی نازانم هەندێک شتی سەیر و کە ئەست و ئەساسی نییە نقدر أسوأ أساسي يقولكم يعني كاكا من يصير قرر ما هو حكي آينة كذا الدنيا كاكا وين ده بخانية آينة إخوان بخان ده آينة رزق ليه بيجري ومن هذه خويا بيبدأ يخرج به كميناتي كم تجيشي أم ديانة الرسواية أم ديانة هو شاوديني بس أخذها فرزي شو أنا بشتيوا كاكا شكاكا برا حاجة كم شكاكا والله برا زانيش من قسم بخوة تسعى يصير معاجنا من نار بو معاجنا هذا طبعا كاكا ما بعث الدنيا كاكا اللهم لا تجعل مصيبتنا في ديننا كاكا او مصيبتها عطيتنا ودينا كمان وبراكم فبستم او امن پشتیوان بەخوا دەستەکانت خۆش بێ کاکە سەمەدجیان زۆر بەڕێزی بە قوربان ئەوەندە گرفت زۆرە ئەوەندە گەندەڵی زۆرە ئەوەندە کەم و کوڕی زۆرە باسی هەر شتێ بکەی دەتوانی پەرتوکێکی لەسەر بنووسی لە کەم و کوڕی ئەم دەسەڵاتە و لە گەندەڵی ئەم دەسەڵاتە و لە نەعەدالەتی ئەم دەسەڵاتە و ینی لە زۆر شت بەداخەوە ینی من نەمبینیوە لە دنیادا نەمبینیوە و نەمبیستووە دەسەڵات ئەوەندە دژی یعنی زۆرینەی خەڵکی خۆی بێ یعنی زۆر سەیرە زۆرینەی هەرە زۆری ئەم خەڵکە دەنجی بەم دەسەڵاتە داوە ینی چەکداری ئەم دەسەڵاتەیە و پیاوی ئەو دەسەڵاتەیە بەڵام زۆر سەیرە هەر ئەو دەسەڵاتدارە ئێستا بەزەی نایەتەوە بە چەکدارەکان و بە هێزە ئەمنیەکانی کە خۆیان دەپارێزن ینی ئایا ئەو هێزە ئەمنیانە چ ئاسایشە چ پێشمەرگەیە چ نازانم پۆلیسە هێزی ئەمنی بەگشتی ئایا مرۆڤ نین ئایا ژن و منداڵیان نییە ئایا ئەوانیش بەشەر نین ئایا ئەوانیش حەزیان لە ژیان نییە ئایا ئەوانیش ینی کرێچی نین ئایا ئەوانیش نەخۆشیان نییە ینی بۆ دەبێت 3 مانگە تۆ پارەی پێ نەدەی بۆ تەواوی فەرمانبەرانیتری خەڵکی کوردستان تەواوی کاسبکارانی خەڵکی کوردستان یعنی بۆ دەبێ بارودۆخێک دروست بکرێت کە یعنی هەر کەسە لە ڕاستە خۆی یعنی ڕۆژانە بەس خەریکی ژماردنی کێشە و گرفت و ئێش و ژان و معاناتی کە تووشی ئەو خەڵکە بووە بۆ دەبێت ئەی کوا هەموو وعد و بەڵێنەی کە بۆ خەڵکەتاندا کوا دنیاتان بۆ دەکەین بە نازانم چی و ئەوەندە قسەی گەورە و برێقەدار دەکرا بە ئەو خەڵکە باوەڕکە ئێستاش هەندێک لە دەستگا ڕاگەیاندەکان ئەو دەسەڵاتە ئەگەر بیبینی و ڕۆژانە سەیری بکەی دەڵێ ئەم وڵاتە ئەوەی کێشە و گرفتە نیتی بەداخەوە بەڕاستی جێگای داخ ینی حەقوایە ئاوڕێک لە میلەتە بدەنەوە یعنی هەندێک پێداویستی هەر عیبە باسی بکرێ بەڕاستی زۆر عیبە پاشی 33 باسی کارەبا و باسی ئاو بکرێ بەڵێ کاک محەممەد لە کەرکووک دوا پەیوەندیە سڵاوی خوارد لێبێ فەرموو براگەم بس مامۆستا سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوا لە بەڕێز زۆر سپاس دەکەم جانی من فەرموو مامۆستاوا دیارە هێزانەکان خوارد بە هەموو شتێک ڕازین ئەگەر ڕازی نەبن موچە دوا ناکەوێت خۆش قسەیەک ئەمە ڕازی خۆیان ئەگەر هەر شتێک دژی ئەمان خۆیان سیستەمەگەن حکومەتەکە سیستەمیان لێگە نازانم تاکەی ئەم سیستەمە قبوڵ دەکەن من دڵنیام و تۆش ئاگاداری و دڵنیای کە خەڵکێکی زۆر کاکە لە هێزانەکان کرێتیە نەخۆشی هەیە منداڵی سەقەتی هەیە مەبەستم قسە لەسەر موسڵمانی و کافری نییە خۆ مەگومانمان لەوە نییە خۆ خوانەکە بڵێن ئەو خەڵکە کافرن نا بەبەستم هێزە ئەمنیەکانیش کاکە مرۆڤن مامۆستازین چۆنە هەر فەرمانبەرێک هەر کارمەندێکی دەستگا ئەمنیەکان ئیشەکە لە بەرامبەر بێ پارەکەی پێ بدرێ یانی نابێت هەر کەسێک بێ هێزی ئەمنی بێ من بم تۆبی گرنگ ئەوەیە تۆ عقدێک هەیە لە بینی تۆ ئەو حکومەتە تۆ پۆلیسی عقدێکت هەیە تۆ دەوامی خۆت دەکەی و پارەی خۆت وەردەگری ئاسایشی بە هەمان شێوە پێشمەرگەی بە هەمان شێوە بەڵام تۆ وەرە 3 مانگە ئاخر ئەو ئاسایشە ئەو پێشمەرگەی ئەو پۆلیسە ئەو نازانم زێرەڤانیە یعنی معقول نییە 3 مانگە تو پارەی نەدەیە کاک بۆ والله مامۆستا کێشەکە خەتا خۆیانشی تێ یان هەتا ڕازین قبوڵ دەکەن یعنی لا نەزانین والله بەداخەوە ینی بەحقەت ینی ئەوەی کە دەبیندرێ نەمزانیوە باوەڕکە ینی هەرچی شوێن هەیە لە دنیادا شتیوان نەبووە
تمام استمر وسمى إيران كفاريان قيمة نية بس متلقات خوي دازيد يعني همون كم بيان زور بيلكات خوي دي پارا قیمتی نما بس متابعنا كفات إذا حكمت هذا بيصير ما عندي هذا خمسة شعب يعني ليرة تو هجماري من كاكدي أو تسن مانجا ما دام 400,000 500,000 كز لهولير اللي هجماري من بجدارة ولا هزي أمني كاكا موسكي بدي هذا صحيح كشجع هجماري من نية كشجع ده هجماري من ما سود هجماري من يعني هم هجماري من أبو قازان جفنا تو نيام أو هجماري من أجل بو قازان زميلت باي أو درستري پیداگیریان نداشت. تو موظف سرمان مثلا هر موظف هزار ما يبغى لا 3000 هر متسخورك براني كم 3000 مانگانه ليده بردري 2500 3000 دينار دورس تظلم جنين استقرار مگر خوي دوره خوي تعرف يعني يحسب أجل طلاتين خلقي دامج طلاتين يعني بس هو ما أقول لك خداي دوره يعني راح نعطي قتال كم كان أنا خوي پروردگار او باردو خان بوتساك إن شاء الله. لا والله سرکەوتو بیکاک محەممەد جان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەڕێزانی پەیوەندیان کرد سپاس بۆ برایانی بەڕێز و خۆشەویستم لە هەولێر و هەروەها لە سلێمانی کە هاوکارم بوون بۆ جێبەجێکردنی و بەرنامەیە خواتان لەگەڵ